ئەوەی لە پێشمەوە دەیبینن چەکچ و بزمار و تەختەدارێکە لە چەند چێشخانەیەک ئەو چاڵنجە دانرا بووە دیارێستا چاڵنجەکە گەیشتۆتە یەکێک لە چێشخانەکانی شاری هەولێر خاوەنەکەی بزمارەکانیشی ئامادە کردو بۆی هاوڵاتیان بێن و چاڵنجەکە ئەنجام بدەن. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای خاوەنی چێشخانە کاک محەممەد ئەگەبێت تێرە سوپاس دەکەم سەرەتا سلااوت لێبێت چۆن بوو بڕیارەوەتاندا چاڵنجەکە بێنە شاری هەولێر. سەرەتا بەخێر بێن بۆ باڵە خۆشەکە و کە چۆن بڕیارماندا و چاڵنجە بین هەولێر لە شارەکانی دەرەوەی هەولێر ئەو چاڵنجە زۆر باو بوو. منیش وا بڕیارمدا و چاڵنجە بێنمە ناو شاری هەولێر خەڵکی هەولێر شتێدا سوودمەند بن لەو چاڵنجە. بەڵێ تا ئێستا چەند هاوڵاتی بەشداری تێدا کردو چەند کەسیش بۆتە خاوەنی خەڵات بۆنەی بردنەوەی چاڵنجەکە. بەڵێ وەڵی ئێمە لە دوێنێەوە ئەو چاڵنجەمانداناوە خەڵکێکی زۆر لی سوودمەند بۆ و خەڵکێکی زۆریش بۆ ئەم چاڵنجە هاتۆتە لامان و چاڵنجەکەی کردووە. چەند کەس تا ئێستا چاڵنجەکەی بردوێتەوە؟ زیاتر لە 10 کەس چاڵنجەکەی بردوێتەوە و لە ئەپی خۆماندامان بەزاندووە کە بە ڤیددیۆ دامان ناکە کابرا بردوێت و ئەمەش خواردنەکەمان پێشکەش کردە بە فری. زۆر باشە کاک محەممەد پێمان برێت چاڵنجەکە بە تەواوی چۆنە شێوازە کردداریەکەی بەسەر ئێستا بۆ خۆم چاڵنجەکەتان بۆ دەکەم لە خزمەتتاندا دەبم. یەکەم زار سەکوشەکە هەڵدەگری بە 3000 توانیت بە 3000 توانیت بزمارەکە بەریتە خوارد دەبیتە خاوەنی باڵێک وەلەو من نەمتوانی بە 3000 بەمە خوارەوە هیوادارم ئێوەی بەڕێز بە 3 سەکوش بیبنە خوا تا بنە خاوەنی باڵێک. زۆر باش کاک محەممەد زۆر سپاس دەکەم دەست خۆش بێت ئەوەی بینیتان چاڵنجی بزمار و چەکچ و دارەکەی کە ئێستاکە بۆتە ترند لە سۆشیال میدیا و لێچێک لە چێشخانەکانی شاری هەولێردانراوە بە بۆنەی بردنەوەی چاڵنجەکەش دەبیتە خاوەنی شیشێک باڵ.